جالوی بەڕێزانم بەڕاستی من تەماشا دەکەم هەندێک ئاياتی قورئان هەیە ئەگەر ئێمە چەمکەکەی بە جوانی تێبگەین لە مەوزوعی زەواج و قەزایی هاوسەرگیریدا هەڵوەشانەوە ڕوونادا بەڵام ئێمە ئەوانەمان وەلا نایە بزانە کە خوای پەروەردگار دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة تەماشا ئەو دوو مەفهومە زۆر جوانە کە یەکێک لە نیشانە و بەڵگەکانی خوا ئەوەیە هەر لە نەفسی خۆتان خێزانی لە بۆ دروستکردن بۆەوەی دڵتان وەلای ساچین بێ بەڵام دوو سیفەتی تێدابی مەوەدەتن واتە خۆشەویستی و ڕەحمەتەن واتە سۆز و بەزەیی یعنی ئینسانە بێ خێزانی خۆی خۆش بوێ و خۆشەویستیشی لەگەڵ خێزانی خۆیدا هەبی هەتا ئەو ئاستە هەیبی قەت بە خەیاڵی دانێ ڕۆژێک لە ڕۆژا خیانەتی لێ بکە و ئەو ئافرەتە ئەوەندە پیاوەکەی خۆی خۆش بووێ هەتا ئەو ئاستا کە قەت ڕۆژێک بە خەیاڵیشی دانەی خیانەت لەو پیاوەی خۆی بکە بەڕێزانم ئێستا ئێمە تەماشا دەکەین مەفهومێکتان لە بۆ دەڵێن بەس تەماشاکە وەکو شتێکی عەقلی و تێگەویستن لە مەوزوعی کە بۆ خێزان هەڵدەوەشێتەوە ئێستا تەماشا دەکەین ئێمە زۆر جاری وایە دەڵێن پیاوانی پیر قەدیم بە تەمەنەکان ئەوانە بەڕێمان کردن وەزعیان باش نەبوو لە مەوزوعی زەواج نەیان دەزانی بەعکس و پێچەوانەوە چونکە ئێمە لەگە ئەلمانیەکان یەک فەرقمانەیە لەگەوانی سەردەمی ئێستا دەیڵێن ئەویش بریتیە لەوەی ئەوان دەڵێن دەبی خۆشەویستی پێشی زەواج دروست بێ ئەمەش وەکو شەریعەت دەڵێن نە دەبی خۆشەویستی دوای زەواج دروست بی بە بەڵگەی چ بە بەڵگەی ئەوە بڕۆ ببینە یەختیارەکان و بەتەمەنەکان و لە پیرێژنەکان لە پیرە مێردەکان لە هەزاریش یەکێک ژنی تەلاق نەدایە لۆ چونکە خۆشەویستی پاشی زەواج دروست دەبڕ و بە مەجاری وە هەموو هەر نەیدیت بوو ئافرەتەکەی نەدیت بوو دەیگوڵا چیانیان لۆ هینابام گوتیان ئەو هەوە ئەمن نەمدیت بوو لە بەرەوەی پێشی یعنی ئەوەندە بە شەرم و بە حەیا و ئەو شێوازانیان هەبوو تا ئەو ئاستەی پیاوەکە ڕۆژ بە ڕۆژ پاشی زەواجەکە قادرمە خۆشەویستی دروستە بوو لۆیە پیرێژن و پیرەمێرد ئێستا زۆر یەکتریان خۆش دەوێت بەڵام بڕۆ ببینە لەو ئەوروپا بینە پیرێژن و پیرەمێردێک یەکتریان خۆش بێ ناگەونێ هەتا دەگاتە عمری تەمەنی خوازانی چەند ئافرەت تەلاقەدا و تێدەپەڕی لە ئێرە گەنجەکان تەماشایان کە چونکە خۆشەویستەکەی پێچەوانێ ئەو ئاەتە کردۆ بەس ئەو فەقەڕەیە لۆیە نسبەی تەلاق لە ناومان زۆر بە بەڕێزان عەلی وەردی قسەیەکی زۆر جوان دەکات دەڵێ ئەگەر تەماشا کۆمەلگا بکەی لۆیە ئەوها شیرازەی خێزان هەڵدەوەشێتەوە گەنجێک لە جامعەیە خلالی 4 ساڵ ئەو ئافرەتە هەرچی دەرێ لۆی جێبەجێ دەکا هەر سەفرەی لەگەر دەکا هەر خواردنی پارەی شتی هەموو حیساباتی عایدی ویە هەتا قیممەی بردیە پاشان کە زەواجی لەگەر دەکا و دەگاتە بەردەستی لە ماڵێدا جا قاپی بشۆ جلچی بشۆ ئیشی بکە ئەوە بکە ئەی باشە پێشتر ئەمە دەچوینە دەرێ نانمان دەخوارد ساواری لێنێ ئەوەی بکە ئەو ئیشەی بکە یعنی خۆشەویستەکە دابەستەوە لە باتی بەسەر بکەوی دێتەوە خوارێ کە دێتەوە خوارەوە ئافرەتە تەحەموڵ ناکە یەکسەر نسبەکەی چی لێدە وەی لێدێ هەڵدەوەشێتەوە لێ بەڕێزانم ئەو کەسانی ئاوا بەو شێوازە لە خۆشەویستی گەویستون مەوزوعی خۆشەویستی لە ئیسلامەتیدا لە دوای زەواجدا بە وەکو برێ وەکو پێوێڵقە ئەوە سەبر بەسە دەکەوی تا ژیانەکە بەرەو زیاتر دەڕوا ئەوانە لەکن یەکتری خۆشەویستی تر دەبن